کانم دەستپێکەم کە دوێنێ کۆڕێک ڕێکخرا بۆ هەردوو ئەستێرەی بواری سینەما و ئەکادمی دکتۆر دڵشاد مستەفا و هونەرمەند شوان عەتوف کە ئینستیتوتی دیاکۆ بۆ گەشەپێدانی هونەر و کەلتور ئەم کۆڕەی ڕێخستە بوو. کۆڕەکە لەژێر ناونیشانی سینەما و حەقیقەت و شیکاری 10 ساڵی ڕابردووی بەرهەمهێنانی فیلم لە کوردستان کە وەکو بەرنامەی کورسات مەگەزین ئێمە لێ ئامادە بووین لە کۆڕەکەیە و لە دوای کۆڕەکە هونەرمەند شوان عەتوف قسەی بۆ کردین بۆ کورسات و کورسات مەگەزین باسی لە کۆڕەکە کرد و باسی لە کارەکان و نوێترین کاری خۆی کرد و بەگشتی باسی سینەماشی بۆ کردین لە کوردستاندا. فەرموو. کاکشۆنیان سڵاو لێبێم کاتەوە باش سینەمای کوردی تا چەند توانیوێتی حەقیقەتی مرۆیی و کۆمەڵایەتی کۆمەڵگەی ئێمە وەکو خۆی بەرجەستە بکات لەناو سینەمایە؟ لە ڕاستیە هەمە ئەمڕۆ پێش هەموو شتێک ویستمان دەواازەیەکی جددی بکەینەوە لەسەر مەسەلەی ڕەخنەگرتن لە ئەو تەوژمەی لە 10 ساڵ لەمەوە پێشەوە بە تایبەتی کە فیلم خەریکە بینەر پێیاکا بۆ خۆی قسە بکەین و ئەو بێدەنگێتێک پشێنین کە هەیە لەسەر فیلمەکان و قسەی ڕووکاش و قسەی ناو کافتریا و گازینۆ و سۆشیال میدیا بهینە ئاستێکی باڵاتر کە ئاستی گوتاری ڕەخنەی جددیە. بۆ ئەمە لە ناویە کە تەوەرێکەوە ئەمە نامەنا سینەما و حەقیقەتی فیلم چییە؟ بەپێی ئەو جەه نەزەرە جیاوازانەی کە بە تایبەتی پلاتفۆرمی فەلسەفە و لە مەسەلەی ئێستا فیلمۆسۆفیا قسە لەسەر فەلسەفاکرێ ئێمە لەکوێی ئەم پرسیارانەیە و فیلمی ئێمە چییە و چۆنە و بە چۆ ئاڕاستە ئەکرێ. لەبەرەوە تەنها مەسەلەکە ئەو نەبوو کە فیلمی ئێمە توانیوێتی لەم بە تایبەتی ئەم 10 ساڵی پێشوو نزیک بێ لە پرسیارەکانی مرۆڤ لە کۆمەڵگەکەی خۆیان بەڵکو قسەکردن بوو لەسەر ئەسڵی فیلم خۆی و دواتر هاتن سەر نمونونەکان کە ڕەخنە و ئەنەڵایزی هەندێک فیلممان کرد. بەڕای من فیلم و سینەمای کوردی لە گەشەیەکی هێواشایە و مادام بینەر پێیاکە ئێستا خەریکە بینەر پێیاکە ئەبێتر قسە بکەین لەسەری کام فیلمە چێتە خزمەتی چیەوە و گوتاریان فیلمە چێتە خزمەتی چیەوە و ئایا فیلم بەڕاستی بێ بچێتە خزمەتی گوتارەوە یاوەکو شەکلێک لە فۆرمێکی هونەری بمێنێتەوە. ئەمە و زۆر بابەتی تر کە داهاتووشە درێژەین بە قسەکردنەکانمان. باشە لە 10 ساڵی ڕابردووە کەەوە کۆڕەکەشتان هەن سەر ئەوە بوو 10 ساڵی ڕابردوو لە سینەمای کوردیە ئەکرێت بڵێن لەم چەند ساڵی کۆتاییە زیاتر فیلمەکانمان زیاتر سینەمای کوردی بەرەو تەوژم و شێوازی فیستیڤاڵەکان ئەڕۆن ئەمە لایەنێکی باشە یا لایەنێکی خراپە؟ من ئێستا ناتوانم ئاوا بۆت دەستنیشانکەوە بە ئارگومنت قسە بکەین بەڵام فیلمی ئەمە نەبوو بە ڕێفرەنس نەبوو بە ئارگومنت نەبوو بە مەرجع بۆ دەبەرەوەی ئیشکالێتی جارانەوەی هەیە یعنی مشکلەی سیناریۆمان هەیە مشکلی شێوازی جارانەوانە. بەس مەبەستەکەم ئەوەیە کە ئێمە فیلم دروستەکەین بۆ فیستیڤاڵەکان ئەمە لایەنێکی باشە بۆ سینەمای کوردی بەگشتی یا خراپە؟ ڕاستیە فیلم دروست سەکرێ بۆ هەر فیلمێکە دروست سەکرێ هەم بۆ فیستیڤاڵەکانە وەکو بەڵاوکردنەوەی نێودەوڵەتی و هەم بۆ سینەماکانی ناو کۆمەڵگاکەتە. یعنی ئێمە لە مەفهومی فیستیڤاڵەکان هەڵەتێک گەیشتون بڵاوکردنەوەی نێودەوڵەتی ئەوەیە کە تۆ فیلمی کوردی بگەێنیتە سینەماکانی فەڕەنسا سینەماکانی ئەمریکای لاتین سینەماکانی ئاسیا لەگەڵشتا لە وڵاتەکەی خۆتە هەبێ وەکو هەموو فیلمە باشانەی کە لە دنیا هەیە بێ ئێمەش بگەینە ئەم ئاستە و فیستیڤاڵەکانیش بەشێکن لەوانەکە چی بەشداریەکەی لەگەڵ دنیا. لەبەرەوە هێشتا ئەو فیلمە دروست نەبووە کە بتوانێت هەم لە فیستیڤاڵەکان بێ هەم کاریگەریشی لەسەر بینەری خۆمان هەبێ. لە سەرەتای کۆڕەکەەوە تا کۆتایی کۆڕەکە لێرە ئامادە بووم و چێژم بینی هەم لە قسەکانی بەڕێزت هەم لە قسەکانی دکتۆر دڵشاد و ئامادەبوانیش کە قسەیەکیان هەبێ ڕەخنەیەکیان هەبووێ بوونی ئەم کۆڕانە ئەم کۆبوونەوانە کۆبوونەوەی سینەماکاران هونەرمەندان ئاشقانی سینەما تا چەند گرنگە؟ زیندوێتی لە ڕاو ڕەخنەیە هەچ فەزایە ڕەخنەی تیانەما و ئازادی تیانەما ئەمرێت لەبەرەوەی ئەبێەوە زیندوو ڕاگرین دایمە هەمیشە ڕەخنە و پرسیار و گومان فەزای ئازادی زیاکە بە گشتی لەسەر هەچ بوارێکا لە ژیان لەبەرەوە هەچ شوێنێک پرسیار و ڕەخنە و گومانی تیانە و شوێنێکی مردووە.
سینەمای سناب چیە کاکشوان باست کرد لە قسەکانی خۆتە سناب وەکو کە من سناپم نییە لە ڕاستی زۆر لی نازانم بە زەوەی کە ئەزانم خێرا وێنەکان و نامەکان ئەسڕێنەوە نامێنێت سینەمای سنابۆی کە خێرا لە مێشتی بینەرەکانە نامێنێت و خێراش دروست سەکرێت ئەرێ توانای بڵێ سینەمای تەنووری چۆن تنانەی بە تەنورا دروست سەکرێت و ئەی بینەکەەوە ئەو جۆرە سینەمای خەریکە دروستە بێ ئەبێ ڕەخنەی لێ بگەین بڵێن ئارام هێواش خەریکی چیەکەیەوە مەبەستمەوە بوو سینەمای سناپمان زۆر ئێستا خەریکە دروستە بە نابێ بێڵین دروست بێ ئەین کەڵم نابێ بێڵین دروست بێ من ناتوانم بۆ بڕیارە بم بەڵام ئەی خوێنمەوە لەم وایە بەو شێوەیە هیچ کار و پلانێکی نوێ هەیە وەکو کاری سینەمایی دراما هیچ کارێکی نوێ هەیە کە کاکشوان بۆ هەنگاوی داهات و چیەکات تۆ تەسەورەکەی من ئیشم نەبێ نەخێر بە هیچ جۆرێک بەڵام ئەمە بەستم وایە ئەمێ ناوێکم پێ بڵێیت ناو ناتوانم بڵم بەڵام بەڵێ ئیشێکم تاوا کردووە ڕۆڵی سەرچیم بینیەوە ئیشیشکەم بەڕێوەیە ژیشکەشم بەڕێوەیە شانۆگەریکشم بەڕێوە هەر بژیت و دەستە خۆش بێت سواز بۆ تۆ سواز بۆ ئەمەدەبش مەمنون